بەڵا زار و خۆشەویست سامان لە تەوەری دوی بەرنامەکەماندا بابەتێکی گرنگ باز دەکەین، باز لە گیا دەرمانیەکان دەکەین و لە وەرزی سەرمادا لە وەرزی زستاندا چۆن سوودیان لێ دەبینین. حتمما لە دێر زەمان و گیا دەرمانەکە و لە ئێستاشدا گرنگی و ئەهمەتێکی زۆریان هەیە کە هەر بەشی هەرە زۆریان یاخو بڵین لە سەدانەوە زیاتریان لە دەرمانەکانی دیکەش هەر بەکار ئەهێنێتەوە. بزانین چۆن بەکاری بێنین کامانن ئەو دەرمانیانەی کە سوودی دەبێت لە وەرزی سەرمادا. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک گەوراز قادر، شارەزای گیا دەرمانی و تەبێژی کۆمەڵی ڕۆگناسان لە قی سلێمانیە. خوا بەخێر بێ کاک ڕۆژیان. زەوە خێر بێ کاک گەوراز. بەخێر بێ دیاخ. ماندوو نەبن، دەستان خۆش بێ و سپاس بۆ جەنابتان. هیوادارین بتوانین لەم وەرزە سەرمایە زانستی ئازیزان و بینەرانی ئەم کەناڵە جوانە گەرم بکەینەوە، بتوانین سوودێکی باشیان پێ بەخشین ئینشاءالله. خوا بەخێر بەسەر دوو چاومان. گیا دەرمانیەکان حتمما لە وەرزی سەرمادا لە وەرزی هاویندا جیاوازیان هەیە. بۆ وەرزی سەرما چۆن چۆنیە، ئایا سوودەکانی کامانن؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان، ئەوەی کە پێم خۆشە لێرە ڕوونکردنەوەیەکی بین لەسەرەوەی چۆن بتوانین لە وەرزی هاوین جیاوازیەک بکەین لە هەڵبژاردننی گیاکان یاخود بەهاراتەکان لەگەڵ وەرزی زستانداوەیە. وەرزی زستان ساردە و ئەوە معلومە لای هەمووان، هاوینیش گەرمە. لەبەر ئەمە ئێمە پێوترێ جیاکردنەوەی تەبع یاخود میزاجی وەرزەکان بەرامبەری ڕۆکەکانیش بە هەمان شێوە میزاجێکی جیاوازیان هەیە. ئەوەی ئێستا ئەمڕۆ کە ئێمە گرنگە باسی لێوە بکەین لەم وەرزە ساردەیە هەڵبژاردننی بەهاراتە میزاج گەرمەکانە کە ئەویش خۆی بینێتەوە لە مێخەک، لە زەردەچەوە، لە ئاڵەتی ڕەش یاخود لە کەمون. بڵین زۆری ترمان هەیە لە بەهاراتەکان، زەردەچەوە کە زۆر گرنگە لە وەرزەیە بەکار بهێنرێ، ئەمانە میزاجیان گەرمە. زعفەران بە هەمان شێوە، دارچینی میزاجی گەرمە، زەنجەفیل میزاجی گەرمە. زۆرێکمان هەیە کە میزاجیان گەرمە و گرنگە ڕۆژانە بەکاربێن. ژاترێکێکی ترە لە هەم بۆکو بەهارات هەم وەکو سەوزە ناوی بەرین کە میزاجێکی گەرمی هەیە. کەواتە ئێمە لە زستانە پێویستمان بەوەیە ئەم جەستەیەمان گەرم بکەینەوە، ئەم جەستەیەمان لەو سەرمایی دەرەوە بپارێزین و بە تایبەت ئەو کەسانەی تەبع و میزاجێکی ساردیان هەیە. هەر کەسانێکن لە گفتوگۆشان سارد تەبیعەتن، ئەمە ئەم کەسانە پێویستە ئەو خواردنانە بخۆن بۆی تووشی سەرمابوونێکی زۆر نەبن. باشە کاک هاوڕاست، ئەوانەی کە هەستیاریان هەیە بەرامبەر هەندێک بەهارات یاخود هەندێک بابەتی تیژ و تون و هەندێک بابەتی دیکە کە لەوانەیە بۆ وەرزە زۆر گونجاو بێت و گەرمێکی باشی پێ بە، ئەوانە چی بکەن؟ خی گەورە ئەو کەسانەشی بێبەش نەکردو لە نیعمەتی خۆی کە بەرامبەر بەوە تۆ توانی هەنگوین بەکار بێنێ. مەسەڵەن ئەگەر من هەستیاریم هەیە بەرامبەر بە ئاڵەت و بەهاراتەکان و میزاج گەرمەکان، خوڕما خی گەورە پێی بەخشیوین کە تەبعێکی گەرمی هەیە و بۆ خواردنیش سوودێکی زۆری خۆتان لای جەنابتان معلوم بە کە هەڵگری ڕیشاڵێکی زۆر زۆرە، کانزایەکی زۆری تایە لە ئاسنە، لە فۆسفۆرە، لە ڤیتامی بیەکانە، لە ینی هەموو شتێکی تایە. کەواتە خواردنی خوڕما کەسێک بۆ کەسێکە بیەوێ نەخۆش نەکەوێت بەرگری جەستی بەهێزکە زۆر زۆر کاریگەرە. باش هەنگوینمان هەیە بە هەمان شێوە کە هەنگوینیش کاریگەریکی زۆر باشی. ئەگەر هەنگوینەکە کوردی بێ و خۆماڵی بێ و لی دڵنیابین بێگومان ئەوە بەرگری جەستەمان زۆر باش بەهێزەکە. وە چیترمان هەیە لەگەڵ هەنگوینە دەنکە هەڵاڵە. دەنکە هەڵاڵە ئەگەر بێت و تۆ بە شێوەی لەگەڵ ئاوی گەرما بێ یاخود لەگەڵ شیرە زۆر زۆر مهمە، یاخود لەگەڵ هەنگوینە بە یەقینەوە کە بەرگری جەستەت زۆر زۆر بەهێز و باشەکە. شتێکی تریشمان هەیە کە ئێمە مەسەڵەن بەدیلی بەهارەتەکان بەکاری بێنین، ئەویش خواردنە ڕۆژانەکانمانە. مەسەڵەن حەزەکەم لێرەوە بە ئێوەش و ئازیزانیش بڵین کە ماش سەرچاوەیەکی زۆر گرنگ و بەهێزی پرۆتینە و ڤیتامینە، کانزاکانە، ئاسنە. یعنی بە خواردنی و پرۆتینە تۆ جەستە و ماسوولکەکانت بەهێزەکەی، بە خواردنی و مادەیەکی ئاسنی زۆر باشی تایە. یعنی تقریبەن بەرامبەر بە گۆشتی سوور ئەوەستێتەوە. کەواتە لە وەرزی زستانە خواردنی شۆربایەکی ماش ئەگەر هەستیاریت نەبوو زەنجەفیلێکی تێبکە یان ئاڵەتی ڕەش، گومانت نەبێت لەوەی تۆ جستەیەکی گەرمت هەیە، جستێکی بەهێزت هەیە و زۆربەی پرۆتین و کانزا و ڤیتامینەکانیشت لێ وەرگرتووە. ڕاست. کەواتە خی گەورە هیچ لایەنێکی بێ بەش نەکردو لە نیعمەتی خۆی، هەم ئەوانەی هەستیاریان هەیە مەژنیشیان. ئەگەڕاست ئەم گیا دەرمانیانە بەیانیان زۆر زوو بخورێ، زۆرجە باسەکریان دوای نان خواردنیان چۆن چۆنی بەکارێنانیە؟
کاک دانیار زۆرم پێخۆش بوو ئەو پرسیارە لەبەرەوەی ئەو کەسانی کە بەیانیان هەڵ ئەستن نەخەو ئازاری گەدەیان هەیە هەستی سەرمایان زۆرە و ناڕێکی لە سوورێنچکو و لە ڕخۆڵەکانیانە هەیە باشترین شت کە بیخۆن خواردنی چایەکی شیرین بەیانە شیرین بەیان یاخۆت ئەرخسوسی پێڵێن بۆ دژی بەکتریا کارەکەات دژی ئلتیهاباتەکانی کە لە گەرودایە لە سموسیەکاندایەواتە بۆ کۆکە کاریگەری هەیە بۆ بەکتریای گەدا بۆ نەرمکردنی ڕێخۆڵەکان زۆر باشە و یەکێکە لە دەرمانە زۆر زۆر باش و کاریگەرەکان بۆ خانمان کە توش ناڕێکی هۆرمۆن نەتوشە بێ لەم وەرزەیەکەواتە یەکێک لە هاوڕێ زۆر نزیکەکان بۆ خانمان خواردنی چای شیرین بەیانە یاخود ئەرخسوسی پێڵن یان ڕەگی بەلک ئەمە لە گیا دەرمانەکان هەیە و لای بەهارەت فرۆشەکانی زۆربیان دەسەکەی لە گیا دەرمانەکان بێگومان وجودیەکەواتە بە خواردنی شیرین بەیان تۆ هۆرمۆنت ڕێگەخەیتەوە تۆ گەروی خۆت ساف ئەەکەیت و قوڕگ و سنگوسیەکانت باش پاکەیتەوە بۆ بەکتریای گەدە و سەرمابوونی گەدەت ناهێڵە بە شێوەی چا ئەخورێتەوە بە شێوەی چا ئەخورێتەوە زۆری شیرین و خۆشە ئەو شتانی کە بە شێوەی چا ئەخورێنەوە ئەکوڵێنرێ زۆر جار هەن ئاوەکە گەرمەکە دوایی گیاکەیتی ئەەکە ئایا پێکەوە بکوڵێت یان چۆن چۆنی زۆر بکوڵێت کەم بکوڵێت ئێمایکین بە دوو بەشەوە تۆوت ناسکەکانمان هەیە لەگەڵ تۆ جیڕەکان بەڵام ئەلە لەکسەر تۆوەکان تەنها لە ئاوی گەرما کافیە گوڵگەڵاکان یاخود گوڵەکان تەنها لە ئاوی گەرما کافیە ئەوەی کە ئەمێنێتەوە ڕەگ و قەد و لقەکانیەتی کە ئەمانە باشترە بکوڵێنرێ چەنێک بەپی شتەکە گۆڕە مەسەلەن ئێستا ئەگەر تۆ دارێکمان هەیە کە شیرین بەیانەکە ئێستا باسمان کرد پێویستە لە 5 بۆ 15 خولەک بخڵێنرێ باشە شتێکی ترمان هەیە ناسکتر بێلەوە ڕەنگە پێویست کاتەنها 5 خولەک بخڵێنرێ لەبەرەوە شتەکان ئەگۆڕێت یاخود هاڕینی ڕەگەکە لەگەڵ ساخی ڕەگەکە فەرقی هەیە پارچە پارچەکردنەکەی ئەمە ئەگۆڕێ بۆ جۆری ئاگرەکەش دەورە بینێ تۆ لەسەر زۆپایە داینی کاتی زیاترەوەک لەسەر تەباخ باشە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشیش درێژخایانیان هەیە و یاخود تەمەنیان بەرەو سەر چۆ پێویستە چۆن ئاگاداری ئەم بابەتانە بن لە وەرزی زستاندا بەتایبەت بابەتە گیا دەرمانی ڕۆکیان من ئەگەر کەسێکی بە ساڵاتچوو لەگەڵ منابژی هەموو ڕۆژێ شۆربایەکی زۆر زۆر باشی ئێمە کە پێکاتبێ لە زەنجەفیل و لیمۆ شۆربایەک بە ڕۆژ ئەیدەمێ کە پێکاتبێ لە زەنجەفیلی و لیمۆ بۆ ئەوەی جستەی گەرم بێتەوە بۆ ئەوەی سەرمای نەبێ و گەدەشی پارێزراو بێ لەبەرەوەی دژی بەکتریاکانە و دژی ڤایرۆسەکانە بەرگری جستت زیاد ئەکات جستە گەرمەکاتەوە و هەرز ئاسانەکە کە هاتینە شەو ئەم کەسەی لەگەڵ منە ئاژی زەختی لێ یەکەم زۆری لێکم بە خواردنی شیرێکی بە زەردەچەوە و ئەگەر کرا تامەکەی پێ بەلاوە ئاسایی بۆ ئاڵەتێکی ڕەشی شتێ بکەیت بۆ ئاڵەتە ڕەشەکە یارمەتی مادەی کەرکومینەکە ئەدا بۆ داغڵبوونی جەستە شیر و زەردەچەوە کە وا لەم کەسا ئەکەن خەوێکی ئارامی هەبێت جستەیەکی بەهێزی هەبێ و بەرگری جەستەشی بەهێز بێت و گەرمیش بوو بێتەوە کەواتە خواردنی لە بەیانیانە بە زەنجەفیل و لیمۆکە لە شەویشا زەردەچەوە و شیرەکە زۆر زۆر کاریگەری هەیە بۆ پتەوبوونی جەستەمان و بیریشمان نەچێ ڕەشکە یەکێکە لەو خواردنانی کە زستانان گوناحە دەستی لێبەر بدرێ بۆ وانەی هەستیاریان هەیە بە هەر بەهاراتێکی تر بە مەنایان بین ئینشاءڵڵا و بۆوانش کە هەستیاریان نییە چونکە ڕەشکە وەکو پێغەمبەری خۆی هەر یەک شتە بەڵێ خۆی ڕەشکە هەڵگری زەیتی تەیارە زەیتێکی فڕیوە تۆ گەر بتوانانی ڕۆژانە کەوچکە چایەکی لێ بخۆی زۆر زۆر باشە بۆ قورگیش باشە بۆ لەوزەتێنەکانیش باشە و ئەوانی مناڵن کۆکەیان هەیە توانی چەند دڵۆپێکیان بیتێ بۆ گەورەکان بە کەوچکی چابی خۆن کە پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەفەرمێ ڕەشکە تەنها مردن ناگەڕێنێتەوە حکمەتی ئەم وتە زێڕینە لە چیایە ئەوە نییە من لەسەر مەرگام ڕەشکەیەک بخۆم چاک ببمەوە بەڵکو ڕەشکەکە هێندە بەرگری جەستەمان بەهێزەکە زەحمەت و زۆر بە زەحمەت تووشی نەخۆشی بین کەواتە گوناحە بەڕاستی دەستبەرداری ڕەشکەبی بە تایبەت لە وەرزێکا کە پەتات هەیە بڵاو بێت چونکە پەتا خۆیەکە بە جوندیەکی دیاری ئەو وەرزە ئەم جوندێش
ئللا لە بینی 3 تا 7 ڕۆژ و تا هەفتەیەک سوڕی خۆی هەیە لە جەستی توە ئەنج ئەڕوە یعنی تۆ هەرچی مادەیەکی کیمیایی بەکاربیێنی لە دەرەوە تەنها نیشانە لەسەر جەستی خۆت کەمەکەی بەڵام بە خواردنی ئەم شتە سروشتیانە ئەوە بێگومان بە لەوەی کە تۆ چارەسەریشت وەرگرتووە ئەنج بەرگری خۆشت باشە ڕەشەکە بە گدی بچاڵەوە بخورێت یاخود لەسەر گدی پڕ ئاساییەکان بڵێ زۆر باشە گیا دەرمانی زیاتر لە وەرزی زستاندا لەوانەیە کەسە پێگەشتەکان زیاتر بەلای بڕۆن ئایا بۆ مناڵیش گرنگە بۆ شێوازەی کە وتت ئێمە بەهارات بەکار بهێنین یاخود هەندێک بابەتی دیکە بەکار بهێن منداڵیش دەکرێت ئەوانەی بۆ بەکار بهێنرێت و لە ناو خواردنەکانیدا بۆی ئامادە بکەین ئەگەر لە بێگومان یەکێکە لە شتە زۆر باشەکان من تەجروبەیەکی ماڵی خۆمت پێ ئەڵێم و لەسەر مناڵەکانی خۆم پێت ئەڵێم ئەو کەسانی کە مناڵەکانیان یاخود گەورەکانیش تووشی ئیلتیهاباتێکی ڕێخۆڵە و سەرمابوون بوون و کۆکەیەکی باشیان هەیە هەموو ڕۆژێ گەورەکان 3 جار 1 پەرداخ لە چای زیرە بخۆنەوە لە ڕۆژی سێمە کاریگەریەکەی دەرەکەوێت و بۆ مناڵەکانتان لە تەمەنی 5 ساڵ بۆ سەرەوە ئەم بەشە ئەەکەی ئەم پەرداخە ئەەکەی بە 3 بەشەوە تا پەرداخێک لە شەو ڕۆژەکە بە 3 بەشی جیاوازە یتێ ئەگەر گەرما و گەرم بێ باشتریشە چۆن چای زیرەکە ئامادە بکرێت مەسەلەن منێکی کامڵی گەورە ئەگەر بمێ چایەکی زیرە بخۆم ئەمڕۆ دوو کۆچکی زەڵاتە یاخود کۆچکە چێشتێ لە زیرا کەمە خۆریەکە و 1 پەرداغاوی تێەکەم ئاگرێکی زۆر کز و هێواش تا 5 خولەک ئەقڵێ تەواو تام و ڕنگ و بۆنی یاوەتەوە ئەگەر پێشم نەخڕە بە هەنگوین شیرینیەکەم کاریگەریەکی یەکجار باشی هەیە لەسەر غازات ئاوسانی سک لەسەر ئیلتیاباتەکانی ڕێخۆڵە بۆ گەورە و بۆ مناڵ بە یەقینەوە ئەو مناڵانەی کۆکەیان هەیە و ناوسکیان سەرمای بووە با چای زیرەی بنێ چای زیرەکە 1 پیاڵات نیو پیاڵە سێژەمە بیخوا 1 پیاڵە سێژەمە بە پێی تەمەنی مناڵەکە ئەگۆڕێ زۆر کاریگەری ئەبێت باشە مناڵ لە وەرزە زۆر دووچاری پەتای وەرزی ئەبێتەوە و هەڵامەت و قورگ ئێشە بۆ ئەوە چی بکەن ئەگەر پەنیرمان هەبوو پەنیرمان نانێ با ڕشقی پێوە بێت ئەگەر زەڵاتەمان دروست کرد با لەو ڕۆژەیە لانی کەم لە سێژەمەکەیە دەنکێ سیری بەرکەوێ لە وردکردن و خواردنە مادەی ئەپسیلینی تایە سوڕی خوێن چالاکەکە گەرمکەرەوەی دژە بەکتریا دژە هەوکردنی جەستەیە مەسەڵەن گوێی ئێشێ یەم پیازێگەیەنم جوان ناوەکەی هەڵە کۆڵم زەیتی زەیتونیا زەیتی بابوونە ئەەکەمە ناوی و ئەم پیازە لەسەر تەباخەکە گەرمەکەم لەسەر ئاگرێ گەرمەکەم دواتر چەند دڵۆپێکەکەمە گوێیەوە و هەرە و زەیتە کە لەو پیازەیە بووە قورگی پێ چەورەکە ئەمانە هەمووی بەشێکن لە چارەسەر بۆ مناڵ لە وەرزی سەرمادا بەڵام بیریشمان نەچێ ئێمە ناکرێت پشت ببەستین بە دەرمانی گیایی یاخود دەرمانی کیمیایی ئەبێ پارێز بکەین و کە تووشیش بووین پێویستمان بە ئیسراحەتە پێویستمان بە کۆمەڵێک خواردنی شۆربا هەیە کە ئینشاءڵڵا بۆ تان باسەکەم خزمەت بەڵێ کاکە ڕاستخۆی گرنگە پێش توشبوونە بە پەتاکە ئەمانە ڕۆژانە بەکاری بنمووی بەرگری جەستە بەهێز بێت یان تووشی ئەو پەتاوینان نەبین بە زۆر جار کە ئەگەینە نەخۆشیێکە پەنایان بۆ بین ئەو شتێکە لە کاتی حاڵەتی نەخۆشکەوتن تا یەکسەر ڕاستەخۆپەنای بۆ بەریت و وەکو تقریبا شان بەشانی کیمیاییەکە زوو نیشانەکان لەسەر لاوە چاکبی ڕۆکی ئەکیناسیا ڕۆکی ئەکیناسیامان هەیە کە بەرگری جەستە بەهێزەکە بەڵە بەڵێ لای زۆربەی گیا دەرمانیەکان هەیە و بە خۆشحاڵیەوە ئێستا بەشەوەی ئەکستراکت دووە تا خوڵاسە هاتووە کە ئەو شروبەی ئەیگرینەوە کە بریتی بێت لە هەنگوینێک و مەسەلەن ئاوی جاترەیەک و یاخود شۆڕەبیەک یاخود کالیپتۆزێ بڵین ئەلەمانە تەنها نیکۆسکی چا لەو خلاصەی تێ بکری کاریگەری ڕاستەخۆی بێ لەسەر ئەو کەسانی کە کۆکەیان هەیە نیشانەکانیان لەسەر دروست بووە. باشە لە پرسای پێشوا جوابی ئەوەت نەیەمەوە ئەو کەسانی کە پستانی خوێنیان هەیە خو شەکریان هەیە خو نەخۆشی درێژخایانیان هەیە ئەمانە ئەبێت چۆن پارێز بکەن و هەروە لەگەڵیشیدا بە بەهارات و هەروە بەبەتەکانی ئەو بەهاراتانی کە بۆ نەخۆشێکی شەکرە و زەخت گونجاوە من ئێستا پێیان ئەڵێم چی تێکەڵ بکەن پێکەوە بیخۆن کە هەم بەرگری جەستیان بەهێزکە و یارمەتی دەربێ بۆ نەمانی نەخۆشی و نیشانەکانی نەخۆشی لەسەری چاک دروست دەکەین بریتێ لە هێل لە دارچینی لە گوڵەباخ ئەم هێل و دارچین و گوڵەباخە هەموو بەیانێک هەستا چاکی لێخوا و ئەسری چای شەویش چای پێشخەوتن
ڕێژەی شەکر لە خوێنە کۆنتترۆلەکە سووری خوێن چالاکەکە بەرگری جەستە بەهێزەکە وەکو وتیشمان ڕشکەکە ئەگەر بەزەیت نەبوو بە بینی دوو پەنجەکە چەندێکە کەڵەگری هۆ ڕۆژی دووسێجە ئەگەر بە کەوسکی چاژویە کەوسکی چاکافی لە ڕۆژێکە ئەو پەڕیتوان بۆ کەسانی بەرگری جەستیان لاوازە و ئەیانێ بەرگری جەستیان بەهێز بکەن یعنی هەردوو نەخۆشیەکە سوودیان لێبینی ئەی چی بخۆین ڕۆژانە لەسەر سفرەخوانەکانمان بێ ئەوە چی کاک دانیار بە ناحەق کورد هانا بۆ قەلب قاز نابە تەسەور کە خواردنی قاس یەکێکە لە خواردنە زۆر زۆر پڕبەهاکانی زستان چاورێکی ئۆمێگا سری چاورێکی سوودبەخشی هەیە ڤیتامینێکی زۆری باشی تایە کۆمپلێت بیەکانی تایە مادەکان زایەکانی تایە ئاسنی تایە سیلینیۆمی تایە کاتە خواردنی قاز لە وەرزی زستانە جەستەی من بەهێزەکە من گەرمەکاتەوە وەکو قەمسەڵەیەک پاڵتۆیەک وایە لە زستانە لە بەریکەیت هەرەمێ نامێت کەس داواتکەوی بووە لەبەرەوە کە قاستان لێ نابەتەنا خۆتان بیخۆن بۆی هەموو ڤیتامین و کانزاکان خۆت وەریگری ڕاستە جا خۆی هەم ڤیتامینات و شتانی کە جەنامیشە باسکە بوون لە قازە لە قەلالە شتێکی ترا تێر و تەسەلیبی خۆی ینی بۆی کەوەکو تۆڵێ لە زستانەکەیە لانی کەم انشاءله هەموو کەس توانای کڕینی ئەبێ چکە بەداخەوە بەرەو زستانە چین هەرو قازەیە زیاشی کردو گرانە بێ هەوڵ بدرێ مانگی جارێ بخورێ ئەگەر دووجار نەبوو جارێکەر بخورێ بۆی تۆ سوودی تەواو ببینی لێ چکە بە بێگومان خواردنی قەلێک یا قازێ بەشی دوو ژەمی خێزانێکی 4-5 نەفەریەکات تۆ لە مانگەکە ئەگەر دوو جارت لێ نابێکاتە 4 جارت خواردووە بە 4 جار وەرگرتنی ئەو کانزا و ڤیتامینە ئینشاءالله جستەیەکی پتە و بەهێزتانە بێ و بیرم نەچێ پڕۆتینێکی زۆریش باشیشی تایە ئێستک بەهێزەکە زاکیرە بۆ زاکیرە زۆر زۆر باشە باشە ئەو شۆربانەی کە بۆ وەرزی زستان گونجاون و ئەو پێکاتانەی کە لە شۆربەکاندا هەبێت چییە بۆ ئەوەی ئێمە سوودێکی باشمان پێ بگات لە مەرزەدا نیسک زۆر زۆر باشە لەبەرەوەی هەموو مادە قورسەکانی تایە پەڵپینە ینی گوناحە پەڵپینە ڕێگری بکەی لە خواردنی ئەگەر هەموو ڕۆژێنەی خۆی دوو ڕۆژارێ بیخۆ گۆشتی پیاوی فەقیرە جاری کەش باسمان کردەوە کاکدانیار لەسەر پەڵپینە یعنی یەکێکە لە خواردنە زۆر زۆر باش و سەرنجڕاکێشەکانی سەرسفرە و بە لەزەت و خۆشیشە وەکو سەڵسەش بەکاری بێنیە بێ و بۆ ڕێخستنی شەکراوانی شەکرەشیان هەیە توانە زۆر زۆر بخۆن بە بێنان بەس خواردنی پەڵپینە چەندی لێ بخۆی ئێشتا تۆ سوودت پێگەیشتۆ جا وەرە پەڵپینەکە نیسکێکی لەگەڵا بێت پێکەوە کە ئامادە ئەکرێ ئەبێت چەند بەهایەکی خۆراکی بەرزیە بێ بۆ جەستەمان ئەمە ئەوان نۆک ئاسنی زۆرە پرۆتینی زۆرە مادە کانزایەکانی زۆرە ڤیتامینەکانی زۆرە ڕیشاڵیان هەیە بەڵام باشتر وایە ئەو کەسانی کە نۆکە خۆن یاخۆت نیسکە خۆن جاتری لەگەڵا بخۆن بۆی هەڵئاوسانی سک دروست نەبێ غازا دروست نەبێ چونکە هەندێک لە ئەو ئازیزانە کێشەی پخولاتیان هەیەوە تا هەڵئاوسانیان یان غازا دروستەکەن خواردنی جاترە یاخۆت ناکە ئەمانەش گەرمن سەوزەیەکن بەڵام لە زمنی بەهاراتە بۆ سنگ و قورگ و کۆکۆوانە باشە یارمەتی هەڵاوسانی سک و غازات و بۆ گەدەش زۆر زۆر ئیسفادەی لێ ئەکرێت ئەی گەرمەکوتە ویستمنی ژەوە بڵێمان گەرمەکوتایەکی پڕ گۆشت لەوانەیە گەرمەکوتا و گلیم لێ بکا بیرم تۆ باسی نۆکەکەیمان کرد کە چەند باشە خۆتان نەزانین گەرمەکوتا و واتا گەرم و نۆک تێکەوە گەرمەکە خۆشی پرۆتینێکی باشی تایە طبعاً دانەوێڵا یەکێکە لە پڕبەهاترین خۆراکەکان لەسەر زەوی کە لە هەموو جیهانە گرنگی پێدراوە لەبەرەوەی جەستە تێر ئەکا لە شەکرەوە لە پرۆتینەوە لە مادەکانی ترەوە بەس باشترە کەسانی نەخۆشی شەکرە پارێزی لێ بکەن گەرمەکوتا بەڵێ خۆی هەر وەرزە و هەر خواردنانە تایبەتمەندی خۆی هەیە تەسەوڕ ناکەم منێ خواردنی زۆر خۆشە بێت لە وەرزی گەرم و هاوینە ینی هەبێ دەبێت زۆر زیاتر پارێزگایی لە خۆ بکەی لە خواردنە بەڵام لە ستانانی ئەو خواردنانە هەن کاکەڕۆز زانیارێکم لای باز لەوە دەکات دەڵێ باشترین کات بۆ ئەم خواردنەوە گیایانە پێش خەوتنە لەبەرەوەی جەستە لە کاتی خەوتا باشتر سوود لە پێگاتیەکانی دەبینێت و خۆی
خۆیان بۆ ئامادەکە بڵێ چۆنی من ڕەم وایە ئەوەندەی تەجروبەشم لەسەری هەیە لە ماوەی ئەم 10 ساڵی تەمەنمان لە ناو ڕۆک و بەهارات و گژ و گیا و دەرمانیەکانە ئەگەر گەدەت برینار نەبێت و سووربوونەوەی گەدەت نەبێت و هەستیاریت نەبێت بە زۆربەی مادەکان باشتر وایە لەسەر برسێتی بخورێجا بەیانیان و ئێواران یاخود پێشخەوتن بێت گرنگەوەی تۆ لەسەر برسێتی بۆ لەبەرەوەی جەستت بە تەواوەتی خۆی ئامادە کردووە ڕێخۆڵەکان خۆیان ئامادەکرۆ بۆ هەڵمژین کە تۆ برسیت شتێک داغڵی لەشتە بێت خۆراکێکی ئەدەیتێ یەکسەر ڕاستەوە خۆ هەمووی هەڵمژێت و سوودی زیاترە ئەگەر گەدەت برینار نەبێ بۆ سووربوون و هەستیاری ڕخۆڵەکانت دەبێت بۆ نمونە ئەگەر من ناڕێکی هەرسم هەبوو من لە دوای نان ئەو کاریگەریی نییە جاترە یاخود سرکە ئەگەر بیخۆم یاخود ئەگەر بمەوێ سیرێ بخۆم ئەو کاریگەری نابێ بۆ لەبەری تۆ ئێشتا ڕێخۆڵەکانت ئیشی هەڵمژینیان ماوە جارێ خواردنێکی کەوتێ کردووە جارێ کۆمەڵێک شتیکە تا سەرەی ئەمیەت هیچی بەرناکەێدامەوە ڕەنگە تۆزێ زووتر هەزمیکەی بە سوود لە پێکاتەکانی ناوی کەمترە بینی باشە گوڵبەی بوون ئایا ئەمە ئیسفادەی هەیە بۆ ئەم وەرسە بەکاری بهێنین گوڵەبەی بوون دژی ئیلتیاباتە هەم بۆ میز و میزەڕۆ هەم بۆ قوڕ و سنگ زۆر زۆر باشە بۆ مەهەدیەکی زۆر زۆر باشە بیرم نەچێ و کەسانێک کە حەزەکەن زاکیرێکی باشیان هەبێ خەوێکی ئارامیان هەبێ خواردنەوەی چای گوڵەبەی بوون و لەگەڵ شیر و زەردەچەوەکە پێکەوە زۆر زۆر باش دەستە هاوتاەکە لە شەوانە خەوێکی ئارامت هەبێ جەستەشی گەرم کردیتەوە درێ ئیلتیابیشە ئەگەڕاست لە کاتی لوتگیران و هەڵامەت ئەوە زۆرەگەن هەڵم بەکارێن بەڵام ئەم هەڵماگەر گیایەکی دەرمانی تێدا بێت لەوانێ سوودی لێبین کاتی هەڵێمژێت و ئەوزان بەتانێک بابە خۆیە و هەمەمایی یاخود هەڵمکردنەوەی جەناب تەفەرمووی بە ڕووەکی نەعنا و گەڵای کالیپتۆس باز لە جاترەژەکرێ بێگومان جاتەش هاوڕێکی زۆر زۆر باشیانە بەس من بۆ ڕێکم دوانم پێوتی باشە لە کاتی کۆرۆناکەیە زۆر تەجروبە کرا لەسەر کالیپتۆس کە دژە ڤایرۆسێکی زۆر زۆر باشە دژە بەکتریایەکی زۆر زۆر باشە و دژی هەوکردنەکانی جیوبە باشە کاتێ تۆم هەڵمە ئەەکەیم هەڵمە بەکاری نەگەڵ نەعناکەیە هەناسەت ساف و خۆشەکەت و ڤایرۆس و بەکتریاکانیش کەم بڵین لە ناو ئەبە یارمەتی هەناسیەکان ئەدا بۆ فراوە زیاتر وەرگرتنی هەوا و پێدانەوەی هەوا یەکسەر ڕاستەوخۆ کاریگەری بێ زەیت شتێکمان هەیە پێوترێ خوبا یاخود خاکشیر تۆوێکی زۆر زۆر وردە یعنی ئەمەندە وردە کە دەستی لێ نزیکەکەیتەوە ڕەنگە هێزی دەست وەها ئەگەر دەست لە شتێک قسان بێرانێ تۆ کاڵگری زۆر وردە زەیتی ئەم تۆوە یەکێکە لە دەرمانە زۆر باشەکان بۆ هەستیاری جیوبەکان پێوترە زەیتی خوبە یاخود خاکشیر کە لای زۆربەی عتارەکان هەیە لای زۆربەی گیا دەرمانەکان هەیە ئەتوانی چەند یەک دڵۆ بکەیتە لوتەوە شەوانە ڕاستەوخۆ کاریگەریە بێ لەسەر چاکردنی جیوبەکان و هەستیاری لوت باشە منەمە بکەم و کۆتا پرسیارکاتمان هێند نەماوە دارچینی هێل مێخەک ئانیس هەندێک لەم بابەتانە هەیە کە بەکار ئەهێنرێت ئەمانە لەگەڵ چای ڕەشاکە لێ ئەندرێت بەکاری بهێنین یان خۆیان بەجا بەکار بێنێ کاتێکە ئەڵەی چایەک لێ بنێ لە پێکهاتی بێ لە گوڵەباخ و هێل و دارچینی ئەمە بۆ ئێمە باسی دەرمانیمان کرد ئەگەر تۆ چایەکی ڕەش لێ ئەنیت و یەکێک لەم شتانێتیەکەی تەنها مەبەستت لە گۆڕنی تام و بۆنەکەیەتی کەواتە لەگەڵ چای ڕەشە ئەو کاریگەرینی کە تۆ بە تەنها خواردوتە باشە باشتر وایە ڕۆکەکان خۆیان بە تەنهایە خۆ دوو سێسێ تێکەڵ بکرێت و بکرێ بە چاو لە ژەمە خواردنەکانە نوۆشیدیانەکە دەستخۆش بێت کاکە هەوڕاست قادر شارەزای گیا دەرمانی و تێبێژی کۆمەڵی ڕۆژناسان لە قیسلەمەنیە خوا بەخێر و سپاس بۆ دەرفەتە بینەرانی ئازیز